بەڵێ ڕەنگین سلااوت لێبێ و نیوەڕۆت باش هەڵبەتە ئێستا من دروست لە گوندی گولی تەپەم هەڵبەتە ئەو ڕوبەرە زەوی کەوا باست کرد یاخود ئاماژەت پێکرە و 500 دۆنم زەوی کەوا لەلایەن وەزارەتی بەرگری عراقەوە نووسرا و ئاراستەی بەڕێوبەرایەتی کشت و کاڵی کەرکووک کراوە کە 500 دۆنم زەوی لە سنووری هەردوو گوندی گولی تەپە و تازە دێ دیاری بکەن تاوەکو بکرێت بە سەربازگەیەک و لێرە سەربازگەیەک بنیات بنرێت من بۆ زانیاری زیاتر وەرگرتنی زانیاری زیاتر ئێستا ئەنجومەنی گوندی گولی تەپە و تازە دێم لەگەڵە کاکفەمی حەبیب کاکفەمی سڵاوت لێ بێم کاتت باش نیوەڕۆت باش ئەگە بکرێت ئەو بابەتەمان بۆ ڕوونکەیتەوە بەس بۆ کامێرەکە بارێک نەبێ ئەو بابەتە چۆنچۆنی بۆیەوە چۆنچۆنی ئاگدار کرانەوە لەوەی کە 500 دۆنم زەوی لە گوندەکەتان دیاری کراوە تاوەکو بکرێت بە سەربازگە. بەڵێ پێش دوو ڕۆژ بەدەیستاوە وەکو ئەنجومەنی دیەکە ئاگادار کراوەمەوە لای شعبەی زاعی داقوقەوە نووسراوێکیان بۆ هاتووی لە وەزارەی دیفاعەوە بۆ 500 دۆنم عەرز لە هەردوو دیەکەدا بڕن بۆ وەزارەی دیفاعی بەغدا ئێمەش ئاگادار کراینەوە هەستاین ئێمە ئەگەریەت ئەو 500 دۆنمە ببرە 500 دۆنمە حەڕەمیش لە دەوری ئەبا هیچ فەلاحەکانمان هیچ بەدەستێ نادی ئێمە دوو دێین تقریبان 100 بۆ 110 فەلاح عەرزها بە دەستمانەوە عەرزی کشت و کاڵی ئیسە ئێمە لە دیەکەمان حالیان دوو جوندی عێراقی 1000 مەتر بە دەور خۆیانە کردە دەمەحەڕەم لە ناو نوقتەیەکەتان ئایا ئەم جێشە لە بەغداوە بێت 500 دۆنم دابرێ 500 محەڕەمە بە دەوریەوەکە ئەم عەرزە لە دەستمانەوە ئێمەش ئەگەر ئەم عەرزە نەمێنێت دیارە ئەمە دەرەکیەکی تر لە سەریەوەتیە بۆ تعریبکردنی کورد لە منتیقا ئەمە دەستێکی تر لە پشتەوە تا بۆ تعریبکردن ئێمە لە دوای 16 ئۆکتۆبەر ڕۆژانە لەم کێشەیە لە تاین ئیستا ئەو جا لەگەڵ عەرەبە هاوردەکانە بوو بەس ئیستاکە لە وەزاری دیفاع ئەم کتاباتە نووسراوەکەمیش پێیە هاتە بە 500 دۆنم لە سەلەفی مقاتعەیەک لەسەر یەک سیانزەی کورتەبە ببە ئەم مقاتعەش کشی بەدەست فەلاحەتە ئایا ئەم عەرزە لە دەست فەلاح بسەنن ئێمە ڕێکۆ بگرین لەبەر داواکارین لەو پەرلەمانتارانە هەمویان هەموو کوردێک داواکارین لیان ئەم ئیشە بۆمان چارەسەرکەن لە بەغا ئێمە دەنگماندا پیان بۆ ئەوەی ئەوان ئیشمان بۆ بکەن هیچ نووسراوێکی فەرمی یاخود هیچ شتێک بەدەستیەوە گەیشتووە هیچ شتێک کە ئاماژەی پێ بکاکە بە دیاریکراوی ئەم نووسراوەوەتە ئەم نووسراوەمانە پێگەیە لە شوعبەی زراعی داخۆ هاتە 500 دۆنم عەرز بۆ دابرێت بۆ وەزارەی دیفاع بیکاتە تاپۆش لە تەسجیل عەقاری کەرکووک ئێمەش داواکارین لەو پەرلەمانتارانەی لە بەغدا هەموو کوردێک ئیشمان ئێمە وەکو ئەم دی کورد نشینانە کەوتینتە بین دوو حکومەتەوە حکومەتێکی بەغدا و حکومەتێکی هەرێمی کوردستان داواکارین ئێمە وەکو کورد عیشمان ئیلا هەرێمی کوردستان ئێمە وەکو کوردیش ئێمە خۆمان ئەم دیێ لە هەمووی یەکێتین حەزەکەین داواکەین لە پەرلەمانتارەکان گشتیان بە یەکێتی بێ پارتی بێ بەس لە بەغا عیشمان بۆ بکەن ئەم کێشانە لەسەرمان لا بدەن وەڵایی لە 16 ئۆکتۆبەر و ئێمە های لە ناو کێشەیە لە ناو کێشەی عەرەبە هاوردەکان ڕۆژێتیان شەرمان لەگەڵە دەکەن ئیستا جێش ئێمە لەگەڵ عەرەبەکانە ڕوبەڕوو ئەبینەوە بەس لەگەڵ جێشە ناتوانین ڕوبەڕوو بینەوە داواکارین لە پەرلەمانتارەکان ئەم شەمانە بۆ چارەسەرکەن ئایا بینیمان لە ماوەی ڕابردوو یاخود لە مانگی ڕابردووە لە سنووری گوندی تۆپزاوەش بە ئاماشەوە داوای زەوی کرابوو بە ئاماشەوە بۆ زوابۆت یاخود بۆ ئەو ئەفسەرانی کەوا لەوێ دەوام دەکەن بۆ پانکردنەوەی زیاترکردنی پانتایی سەربازگەی ئەو گوندە ئایا ئەم هەوڵانە بۆچی ئەگەڕێنیتەوە تۆ خۆت وەکو ئەنجومەنی گوندەکەی خۆتان یاخود ئەمانە بۆچی ئەگەڕێنیتەوە بۆ سەر کورد بۆچی ئەم فشارانە زیاتر لە سنووری گوندە کوردەکان ئەنجام دەدرێن ئەم فشارانە گشتی بۆ تعریبکردنە بۆ تعریبکردنی کورد ئەنجام دەدرێت ئەم کێشانە کشی بۆ کورد سەرەڵدادەوە بۆ تعریبکردنە ئایا ئێمەش داواکارین لە حکومەتی خۆمان مدام هەوری دەوە دەدەن تعریبمانکەن با لە بەغدا ئیشمان بۆ بکەن ئێمە هەتاکو لە دنیابین ئیشیان بۆکەین هەتا بتوانین ئیشیان بۆکەین دەنگیان پێدەدەین هاین لە خزمەتیانە بەس ئەوان لە بەغدا ئیشمان بۆ بکەن ئێمە لە لاینی عەرەبە هاوردەکان و ئەتوانین وەکو دیەکانمان کوردێکی زۆرین ڕوبەڕوویان نەبینەوە لەسەر خاکی خاک جێنایلین بە هیچ جۆرێ خاک جێنایلین ئێمە وەکو کورد لەم خاکە ناتوانین خاک جێن بەس ئایانێ جێش بێت وەڵاهی مەجبورە چارەسەری بۆ خۆمان بدۆزینەوە بۆ کاکفەمی ئەنجومەنی هەردووی گوندی گولی تەپە و تازەدەیە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ ما بۆ هەڵبەتە ڕەنگی نەمەوە ئاماژە بەوە بکەم نووسراوەکە لە 4 2023 لەلایەن وەزارەتی بەرگری
عێراقەوە کە داواکراوە لە بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی کەرکووک بە پێم نووسراوە داوایان کردووە کە 500 دۆنم زەوی لە سنووری گوندی گولیتەپە و هەردوو گوندی گولیتەپە و تازەدێ دەستنیشان بکرێت تاوەکو بتوانن لێرە سەربازگەیەک دروست بکەن بۆ ئەو هێزانی کە لە ناوچەکەتان وەکو ئەنجومەنی گوندەکە ئاماژەی پێکرد لە ئێستادا تەنها دوو سەرباز لە سنووری گوندەکەیانێ زیاتر لە 1000 مەتر پانتایی زەوی بە چواردەوری خۆیاندا کردوانتە ناوچەیەکی قەدەغەکراو ینی کەس بۆی نییە نزیک ئەو نقطەیە یاخود نزیک ئەو خاڵی کە ئەو سەربازانەی لێ بکەوێتەوە گەربێت و 500 دۆنم لە زەوی لەم سنوورە بکرێت بە سەربازگا دەبێت چەندان 1000 دۆنم زەوی دیکەش لە سنوورەکە بکرێت بە ناوچەی قەدەغەکراو تاوەکو ئاژەڵداران بگرە نەتوان ئاژەڵەکانیشان نزیکە و سەربازگار نەبکەنەوە ئەلبەتە ئەمە یەکێکە لەو لێکەوتانەی گەربێت و ئەم بڕیارە جێبەجێ بکرێت ئەمە یەکێکە لە دەراویشتە خراپەکانی وەکو ئاماژەیان پێکرد خەڵکی گوندەکە خۆیان ئەمە سەرجەم زانیاریەکان بوو لەسەر و هەوڵەی کەوا دراوە و لە ماوەی ڕابردووشدا لە سنووری هەر گوندی تۆپزاوە بە هەمان شێوە لەلایەن وەزارەتی بەرگریەوە داواکرا بوو کە لە دانیشتوانی گوندەکە بەشێکی ئەو زەویانە چۆڵ بکەن تاوەکو بکرێت بە یەکەی نیشتە جێبوون و گەورەکردنەوەی ئەو سەربازگەی کەوا لە ئێستادا لەوێ هەیە و هێزە سەربازەکان سەر بە وەزارەتی بەرگری عێراقی تێدا جێگیر کراون بکرێن بە یەکەی نیشتە جێبوون ئەمەش ناڕەزایی زۆری لێکەوتەوە ئەلبەتە لەو سەردەمەشدا کە لە مانگی ڕابردوودا بوو لێپرساوی مەڵبەندی داقوقی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستەوخەواتە سەر هێڵ و سەردانی گوندنشینانی کرد و توانراوە تا ئێستا کێشەکە چارەسەر بکرێت بەڵام هەوڵەکانیش بەردەوامە بۆی ئەم هەوڵانە بنەبڕ بکرێن و جارێکی دووبارە نەبنەوە و ئەم هەوڵانەی کە دروستکردنی سەربازگە بە تایبەتی لە گوندە کوردنشینەکان دەستخۆشزانە سوپاس بۆ تۆ بۆ میوانەکەشت.